ماوەی چەند ساڵێکە زەویە فۆرمەکانی سلێمانی کە کەوتونەتە گەڕەکی چوارچرا لە باشووری شارەکە لەلایەن شارەوانیەوە ڕێگری لە خاوەنەکانیان دەکرێت خانووی لەسەر دروست بکەن. ئەم زەویانە لە دوای شەڕی داعشەوە دراون بە کەسوکاری شەهیدان کە زیاتر لە 21,000 پارچە زەوین بەوتەی خۆیان، بەڵام زەویەکان بەدەستی 2-3 فرۆشراونەتەوە. هەرچەندە لە 2018 ڕێپێدانی شارەوانی بۆ کردنیان بە خانوو هەبووە، بەڵام دەوترێت دواتر هەر بە فەرمانی شارەوانی ڕێگە پێدانەکە ڕاگیراوە. ئەم زەویانە بەپێی ئاماری شارەوانی سلێمانی 21,000 پارچە زەوی زیاترە. لە 2019ەوە ئەم زەویانە تەوزیع کراوە بە ئاگاداری شارەوانی و سەرۆکی شارانی هەمووشوە ئیمزای خۆی لەسەر کردووە. پێشتر ڕێگە پێدان کراوەتەوە چەند زەمانێکی کەم کراوەتەوە و دوای ڕاگیراوە. هۆکاری ڕاکنەکەی نازانین چیە. ئەمە نووسراوی سەرۆکاتی شارەوانی سلێمانیە بۆ هەموو بەڕێوەبەرایەتەکانی کردووە کە ڕێگە پێدان بکرێت بۆ ئەو زەویانە. پابەندی بڕیارەکانی خۆیان نابن. ناوەڵاکە ساوە ئیمزای کەس ناکە. ئێستا ئەم ئەنجومەنە پابەند نابێ بە بڕیارەکانی ئەنجومەنی پێشخۆیان. یعنی سەیرە ئەم شارە کە نووسراوە کرابوو ئەگەر نایاسایی بێ من بم لە جێی ئەم بەڕێوەبەرانە ناچمە ئەو شوێنێک کە نایاسایی دیاکراوە. چەند جارێکە خاوەنی ئەم زەویانە خۆپشاندان ئەنجام دەدەن. ئێستا جارێکی دیکە شاتونەتەوە بەردەم سەرۆکاتی شارەوانی سلێمانی. داواکاری ئەوان ئەوەیە شارەوانی پابەندی بڕیارە کۆنەکەی خۆی بێت و ئەو کەسانش ئازاد بکرێن کە لەسەر دروستکردنی خانوو دەستگیر کراون. لەیلا خان خۆی ڕێگە پێدانی کردو، خەڵک کردی بە خانوو، زۆری کردی بە خانوو، ئیسا ڕێگە پێدانەکان ڕاگرتووە. ئەڵێ مەرجیان داناوە لەسەر ئێمە. مەرجەکان ئەڵێ چی ئەبێ ئەو کەساگە سوودمەند بوو بێت بۆی ناکەین ئێ سوودمەند بێ خۆ من وەرم نەگرتووە. ئێتۆ پێشەوەی تەوزیع کرێت، پێشەوەی بی بەهێزە ئەمنیەکە ئێنابێت ناوەکەی بنێری بۆ ئەوەی بزان ئەم پیاوە سوودمەند بۆ یان نا. تۆ وەختێ ناو ناردووە کەسەکە ئەرزەکەی وەرگرتووە فرۆشتوێتی. ئیسە بە منەڵێ ئێ من تاوانم چێ من زمنیم چێ من بە پارە کڕیومە. داواکەین کەوا بە زووترین کات ئەم بڕیارانە هەڵبۆشێتەوە ئەو کەسەی کەوا کۆتا دەست کە کڕیوێتی لەسەر ئەوە ڕێگە پێدانی بۆ بکەن و بیکەن بە خانوو ئەو کاتە ڕسوماتی تاپۆت چییە ئێمە ملمان لەموو باریکترە بەسەر هەردوو چاوم ئەوەی یاسایی بێ ئێمە جێبەجێ بکەین. خاوەنی ئەم زەویانە دەڵێن ئەگەر ئەم زەویانە زیادەڕۆن و گرفتیان هەیە بۆچی سەرەتا دراون بە کەسوکاری شەهیدان و ئێستا ڕێگە نادرێت مامەڵەی کڕین و فرۆشتنی پێوە بکرێت یان خانووی لەسەر دروست بکرێت. چەندین ڕێکاری حیزبی و ئیداریشیان گرتوتە بەر، بەڵام تا ئێستا مۆڵەتیان پێنادرێت لە زەویەکانیان بلۆکێک بخەنە سەر بلۆکێک. هەر کامێکشیان وای کردبێت دەستگیر کراوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.